بۆیە من ئەبینم زۆر جار کە نەخۆش ئەکەوێ ئینسانەکە مێردەکەی بۆی پەرۆشترە وەک لە خۆی. جا بیرتان نەچێ پیاوی کورد زۆر بەوەفایە، پیاوی کورد زۆر زۆر چاکە، زۆر زۆر. یعنی باوەڕم پێ بکە ئەو گریانی لە پیاوەکەم بینیوە کە زانیوێتی نەخۆشی خێزانەکەی چییە لە ژنەکەم نەبینیوە. واللهی زۆر جار ژنەکە زانیوێتی لەگەڵ پیاوەکە یا ژنەکە دڵی پیاوەکە یاوت کە ژنەکە نەخۆش بووە. ئەو نە پیاوەکە بێتاقەت بووە، بێتاقەتی خۆشی نەبووە، بێتاقەتی خێزانەکەی بووە. ئەڵێ کاکتۆ من دوو مناڵی سەقەتم هەیە تخوا خێزانەکەم نەخۆش. کاکتۆ چەند ساڵە پێکەوەی؟ یعنی یەک عاتیفەی هەیە مەگەر خوا بۆ خۆی بزانێ. ئەمەش هەر نیعمەتێکی ترە ها لەبیرتان نەچێ. نەخۆشێکی عەرەب هاو خەڵکی کەربەلا بوو. ئافرەتێکی جوان باڵا بەرز، دوو کچی جوان کیلی لەگەڵا بوو. زانی بووی لەوێ چیەتی هاتبوو بۆ ئێرە پێش چەند ساڵی عەمەلیاتم بۆ کرد. تو بکوا پیاوەکە یەکێ ئیمزاو بۆ بکە. وتی وەڵاهی پیاوەکەم لە دەرەوەیە، تەلەفۆنی بۆکەم بێتەوە. ئەو ڕۆژی عەمەلیاتە بەس ئەو ڕۆژە پیاوەکەیم بینی. هاتبوو پیاوەکە هەر لە دوورەوە ئاوەستا بوو. یعنی وەکو ئەوەی کە ئەمە خێزانی ئەو نەبێ. زۆرم بەلاوە سیر بوو. یعنی پیاوی ئێمە بەو حرس و بەو خۆشەویستی و بەو چای پڕ لە فێرمێسک و نانا ئەم لە پاڵێکی ناوەستا بوو. من چوو بۆ لای وتم کاکەوە چ خێرە و خێزانەکەت و ئاوا و شتەکەم بۆ شەرح کرد. ئیمزایەکی کرد و شتەکەی بەڕێ کرد و تەواو. نەمبینیەوە. ئەمەلیاتم کرد وتم بڕۆ لە لای خۆتان لەوێ عیلاج وەرگرە. ڕۆژێکان نەخۆشێک هاو هەر لە لای سکرتێرەکە گریان و قیژە و حەزم کرد گوێنەیە. خوای جان حەزم قسەی ناشرینەکە. بەس سکرتێرەکەم وتم بیکەرە ژۆ بزانم بۆ چێوێ. هاتە ژوورەوەتی خوا تۆ بگرێ، خوا واو لێ بکە. قسەی زۆر ناخۆشی کرد. بۆ تۆ عەمەلیاتت بۆ کردم. وتم کچم تۆ زەی نەخۆشەکە چی بوو؟ تێ چۆن نازانم. خۆشەکەم سەرەتان بوو. وتم ئەی ئێستا چۆنیت؟ هەڵی یاوەتەوە لە کوێتایە؟ چی بۆ عیلاجی کیمیاویتی؟ نا من چابوومەتەوە. ئەی بۆ هاکەیت؟ وتی مێردەکەم تەلاقیە. لا حول ولا قوة إلا بالله. کە زانی نەخۆشم مێردەکەم تەلاقیە. وتی دکتۆر تۆ ئەزانی من دوای مێردەکەم چی بلیا؟ وتی کەوتمە سەر جادە. وتی ئیش مەکرد، کەناسی مەکرد، خزمەتی ماڵان مەکرد هەتاوەکو بتوانم پاری خۆم دەربێنم لە عیلاجەکان و لە دەرمانەکان و لە بژێوی دوو مناڵەکەمە. وتم کچم ئەی من چی بۆ بکەم؟ چی بۆ بکردیتایە؟ وتی لێ گەڕامایە با بمردمایە. خەتای تۆ بم لە ژیانە. سبحان الله. ڕاستیش ئەکرد. یعنی قسەکانی ئەوەندە دڵەوە بمەزێن بیاتەوە. ئەها بینیتانە؟ واللهی پیاوە ناسم خێزانەکەی نەخۆش بووە عیلاجی وە بەکارهێناوە. ئیستاکێنا زیاد لە 3 دەفتەر لەسەر عیلاجی خێزانەکەی قەرزار. تویانە نییە لە عیلاجەکە نییە چۆ بۆی قەرز کردووە. وەرق یەک دەرزی بۆ کڕێ بە 16 وەرق. ئێستاشی لەگەڵا بێ قەرزەکەی دەرنەچوو. هەموو ڕەمەزانە تەلەفۆن بۆ بنەکە. پیاوی کە ڕازگۆی ناسم. خێزانەکەشێ ناسم. ئەمە چۆن بەراورد دەکرێ؟ کەسێ لە دوورەوە پێڵێ کۆرتۆسیل و سەرەتانتە تۆ ئەگەر خوا خۆشی بیستیات واب لێ ناهاو دەبڕۆ بە دەردەبێ ها ئەوە دڵی منی یەشان ئەو عاجز کردم ئەو نەخەفەتی یامێ دەبڕۆ خۆ ئاوا لێەکە. ها پیاوی ئێمە چۆنە؟ لەبەر ئەمە شوکرێوێ ها چکە ئەم قسەی زۆر ناخۆشە، زۆر خۆشە لەسەر دڵ.